ئایا یەکگرتووی کوردانی ڕۆژئاوا چۆک بەدەسەڵاتی دیمەشقدا دەدات؟ ئەو ناکۆکیانە چین کە ئەگەری شکست هێنانی گفتوگۆکانی لێ دەکرێت. شاندی کوردی پێکەندراو لە کۆنفرانسی پارتەکانی ڕۆژئاوا بەنیازە بەم جوانە بەرەو دیمەشق بڕوات. ئامانجیشیان گفتوگۆکردن لەگەڵ دەسەڵاتدارانی ئیدارەی ڕاگوزەرە لەبارەی دروستکردنی کۆدەنگی سەبارەت بە داهاتووی سووریا. شاندی کوردی لە میانی دیدارەکەیدا لەگەڵ شاندی حکوومەت ئیدگای خۆی بۆ بنیادنانی دەوڵەتێکی فیدراڵی لامەرکەزی وەک باشترین چارەسەر بۆ هەموو ئەو کێشانە دەخاتە ڕوو. کورد بەنیازە بە وەرەقەیەک بچێتە دانوستان کە دیدگای هاوبەشی لایەنە سیاسیە کوردیەکانە لە کۆنفرانسی قامیشلۆ ڕاگەیەندراوە یەکریزی و هەڵوێستی کورد. ئەو بابەتانەی کورد بەنیازە داکۆکیان لێ بکات بریتین لە لامەرکەزی مانەوەی دەسەڵاتی ئێستای ئیدارەی خۆسەر، بەڵام بە هەندێک گۆڕانکاری و بەستنەوەی بە دیمەشق. دەسەڵاتی کوردی بەسەر ئیدارەی سامانە سروشتیەکان لە خاکەکەی، مانەوەی هێزەکانی سووریا و کردنی بە پێکاتەیەکی سوپای سووریا. ئیدارەی نوێی دیمەشق جەختی لەسەر مەرکەزیەت دەکاتەوە، ناشێوەیە هیچ تایبەتمەندیەک بە ناوچە کوردیەکان بدرێت کە بۆنی خۆبەڕێوبەری لێبێت. بە شێوەیە هەسەدا پێشتێکەڵبوون بە سوپای سووریا سەرەتا هەڵوەشێندرێتەوە و چەکەکانی ڕادەستی سوپا بکات. ئەو جیاوازیانە مەترسی ئەوەی لێ دەکرێت هەردوولا نەگەنە ڕێکەوتن. هەرچەندە بوونی ئەمریکا و فەڕەنسا لەو نێوانە پشتیوانیە بۆ کورد، بەڵام دیار نییە ئەوانیش تاکوێ لە پشتخواستی ڕۆژئاوا دەبن. ئەوەی گرینگە ئەو شاندەیە دەچێتە دیمەشق، نوێنەری هەموو لایەنە سەرەکیەکانی ڕۆژئاوا لەخۆ دەگرێت. ئەمەش هەڵوێستی کوردی بەهێز کردووە. تۆ پێت وایە دەرئەنجامی دانوستانەکان لە بەرژەوەندی کورد تەواو دەبێت؟